لا پرسیارێک ئەوەیە کە سەبارەت بە قەزا و قەدەرە دەڵێن خوای گەورە ئێمە قەناعەتمان وایە بە قەزا و قەدەر کە خوای گەورە ئەهلی باشت و ئەهلی دۆزەخی دیاری کردووە دەڵێن ڕاستە. پرسیاری دووەم بەسەرەوە دادێ دەڵێ ئایا ممکنە خوای گەورە لەو بڕیارەی خۆی پەشیمان بێتەوە کەسێک بۆ جەهەنەمی دانابێ بیخاتە بەهەشت و کەسێک بۆ بەش دانابێ بیخاتە دەڵێن نەخێر. دەڵێ کەواتە ئێمە بۆچی ئیشکەین مادام هەمووی بڕیاری لێدراوە بۆچی ئینسان ئیشکا. لە وەڵامدا دەڵێن برا بەڕێزەکەم ئاەتێک لەو سوورەتەدایە کە هەموو شەو سونەتە بخوێندرێ. کام سوورەتەیە؟ تەبارەک. ئاەتێکەیە لە سوورەتی مولکدا براکانم خوای گەورە پێمان دەفەرمێ ئەلا یعلم من خەلق وهو اللطیف الخەبیر. ئایا ئەوەی کە خەڵقی کردووی نازانێت هەموو شتێک لەسەر ئەو مرۆڤە دەزانێ یان نایزانێ؟ دەیزانێ. ئێستا ئێمە بۆ نمونە هەر یەکێک لە ئێمە مۆبایلێکی بەدەستەوەیە. ئەو کەسەی کە ئەو مۆبایلەی دروست کردووە وردەکاری تەواوی ناو ئەم جیهازە دەزانێ یان نایزانێ؟ دەیزانێ، بۆ خۆی دروستی کردو دەیزانێت. یعنی ئەگەر پێمان بڵێ ئەم مۆبایلە زەمانی 2 ساڵی هەیە یعنی چی؟ یعنی لەوەی 2 ساڵش کا دوای 2 ساڵە عەتەڵ بێ بۆ خۆی دەزانێت. خۆی دەزانێت. یا بۆ نمونە تعلیماتی لەگەڵ هاتووە دەڵێ پاتریەکە بەو شێوازە شەحنکە تا ئەوەندەی تێدا بێ مەیخە سەر شەحنەوە ئاوا دەنا عمری پاتریەکە کورد دەبێت. فعلەن قسەکەشیان تەواوە. باشە چۆن دەزانن؟ کا حاجی کامل چۆن دەزانن؟ خۆی دروستی کردووە دەزانێت. ئایا خوایەک مرۆڤی دروست کردووە نازانێ ئەو مرۆڤە چی دەکات و چی ناکات و چۆن دەبێت؟ ئەلا یعلم من خەلق لە کاتێکیشدا وهو اللطیف الخەبیر. خوای گەورە زانستی زۆر وردی هەیە بە هەموو تەفاسیلی ژیانی مرۆڤ. ئێستا ئەمە ئاەتێک بوو وەکو بنچینە ئەمجا نمونە دێنین و نمونەیەکی عەقڵی بۆی مرۆڤەکان خەڵکەکە تێی بگا. لەوانەیە زۆرێک لە ئێوە مامۆستای مەکتەب بوو بێت. مەثەڵەن من ئێستا مامۆستا لە مەکتەب کە چەندی دەیە ئەمڕۆ؟ 8 دەیەوە نییە؟ لە زانکۆ دەی دەوام دەست پێ دەکات. باشە کاک کە چوویتە پۆلەوە مامۆستا چۆ پۆلەوە لەگەڵ تەڵەبەکان دووە پرسیارێکی کرد و ئەو وەڵامی دایە و ئەو بۆچوونی خۆی و ئەو ڕای خۆی یەکسەر دوای 2-3 ڕۆژێک ئەو مامۆستایە تەڵەبەکانی هەڵسەنگاند. سجلی ناوەکانی لایە یەکسەر لای خۆی لە ژیانی دنیادا پێی دەڵێن چی؟ پێشبینیکردن، تەخمینکردن، تەوەقوعکردن. لای خۆی دەینووسێ ئەو تەڵەبە ئەم ساڵ یەکەمە، ئەم تەڵەبە یەکەمە. لەوانەیە گەر کەسێک بڵێ چوزانی خۆ جارێ ساڵ تەواو نەبووی امتحانێک دڵ بابە دیارە ئەمە یەکەمە. ئەوەی تریان لەوانەیە 80 بێنێ، ئەوەی تریان لەوانەیە ڕاسب بێ. لای خۆی یەک تەڵەبەکان نووسی ئاستەکەیان چۆنە و چۆن نییە. ئەم سجلە پێچایەوە لە سنووقەکە داینە تەواو تا سەری ساڵ کۆتایی ساڵ هەر بەلاشی داناچێتەوە. ئەی چ دەکە مامۆستا؟ دەوری مامۆستا چییە؟ کتاب بۆ تەڵەبەکە دابین کات و منهەجی بۆ دیاری کات و دەرسی پێ بڵێ و بۆی ڕوون کاتەوە. ئێستا 1 ساڵی کامل ئەو مامۆستایە دەرسی بەچێوت؟ بە تەڵەبەکەوت. خۆی لەگەڵ ماندوو کرد، دەرسی پێوت، دەرسی بۆ شەرح کرد. نهایەتی ساڵ ئیمتیحانی کرد. ئیمتیحان دەکا ئێستا سجلێکی تازە دێنێ سجلێکی سپی بەتاڵ دێنێ ناوی تەڵەبەکانی تێدا جاریش تر دەی کاکە ئەو تەڵەبەیە کوا وەرەقەی ئیمتیحانەکەی چەندی هێناوە ئەوەندە بینوسە، ئەوەی تر چەندیە بینوسە. دەڵێ زەحمەنێ با بەراوردێکی ئەم 2 سجلە بکەین. ئای سوبحان الله ئەوەی کە مامۆستاوتی ئەم ساڵ یەکەم دەبێت فعلەن ئەو کەسە یەکەم بووە. ئەوەش کەوتی ڕاسب دەبێت لێرە نووسی بووی ڕاسب بووە. ئایا مامۆستا هەست بەوە دەکات هەست پێ ناکە؟ چەند کەستان مامۆستا بوون؟ ئەمە شتێکە بەدەهیە هەر مامۆستایەک بێ دەزانێت. نەک 100% چونکە خۆ مامۆستا خوای تەڵەبەکە نییە، دروستی نەکردووە. مرۆڤ وەکو تەڵەبەکە واش دەزانێت تەقریبەن پێشبینی دەکا ئەم ساڵ ئەو تەڵەبە یەکەمە، بەڵام ئەو تەڵەبە دەرناچێت. ئێستا بە گوێرەی وەرەقەی ئیمتیحانەکەی خۆی، بە گوێرەی دەفتەری ئیمتیحانەکەی، بە گوێرەی ئەو دەرەجەی کە بۆی تۆمار کرا
لە سجلی دووەمدا نەتیجە دەدرێتەوە تەڵەبە فلانی کوڕی فلان یەکەم بووی پیرۆزە فلانی کوڕی فلان تۆ دووەم بووی فلانی کوڕی فلان تۆ ڕاستی بوو کەوتووی ڕاست دەبێتەوە نامامۆستا نا قبوڵم نییە بۆ کاکە ئەو تۆ لە سەرەتای ساڵ نووسیوتە من ڕاستیب دەبم هەر لە سەرەتای ساڵ نووسیوتە من ئێستا زانیومە دەڵێن لە سجلێکدا لای خۆت نووسیوتە من ڕاستیب دەبم من بۆیە ڕاستیب بووم نووسیوتە ڕاستی بووم بۆیە ڕاست دەبم مامۆستا دەڵێ پرسیارت لێ دەکەم تۆ سجلەکەی منت بینی بوو نووسیومە ڕاستیبە دەڵێ نەوەڵا ئێستامش پرسیارێک دەکەین کەس لەوح المەحفوظی بینیوە چی بۆ نووسراوە نا پرسیاری دووەم ئایا ئەو دەرەجەیە کە دامەوە تۆ کە چلت هێناوە لەسەر دەفتەری ئیمتیحانەکەی خۆتە یا لەو سجلە بۆم دەرهێنای بۆم دانایی کامیانە دەفتەری خۆت کەواتە جەزاء بما عملوا بما كانوا يعملون خوای پەروەردگار چۆن مامۆستاکە دەرەجەی ئیمتیحانەکەی خۆی دەداتەوە بەڵام لەگەڵ سجلی یەکەم مطابقە مامۆستاکە خوای پەروەردگاریش کردەوەکەی خۆتە من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها کاکە ئەمە نەتیجەی خۆتە ئەمە نەتیجەی کردەوەکانتە ئێستا کەسێک بێت بڵێت نا کاکە ڕاستە من قەتلم کردووە ڕاستە من بڵێ من دزیم کردووە بەڵام خوا نووسی بووی بۆیە کردم دەڵێن یعنی ئێستا کە تۆ دزیت لەو پیاوە کردووە کە ئەو پیاوەت کوشتووە کە زینات لەگەڵ فلانە کەس کردووە تۆ خەتابار نی خوا خەتابارە قەزا و قەدەر دەڵێ بەڵێ دەڵێن زۆر چاک دەڕاوەستێ بەو قسەی خۆت ئێستا ئێمە هەڵس و کەوتێکرد لەگەڵ دەکەین وەرن براینە تێی هەڵدەن دەڵێ چی وەڵڵا کەس حەدینێ لە تێم هەڵدە بۆ دەڵێن گلەی لە خەڵک مەکە ئەو خەڵکەش کە چۆن تۆ لە خەڵکت هەڵدا وتت قەزا و قەدەرە خۆت تاوانبار نەکرد ئێستا ژێمە دەین لە تۆ هەڵدەدەین نابێ گلەی بکەی قەزا و قەدەرە قەزا و قەدەرە کاکە پارەی گیرفانت هەمووی دەبەی نابێ گلەی بکەی قەزا و قەدەرە والعیاذ بالله دروست نییە دەنا بڵێ وەرە زینا لەگەڵ کچ و ژن و دایکت دەکرێت بڵێ قەزا و قەدەرە کەس قبوڵیەتی وەرە خوێنی کوڕەکەت دەڕژێ قەزا و قەدەرە کەس قبوڵیەتی کاکە نا شتیوان نابێ وڵات تۆیت کە لێم دەی تۆی تاوانباری کە ماڵم بەری تۆی دزیت کە بم کوژی تۆ خوێن ڕێژی دەی بکوژێت ئاها ئێستا فلانە کەس ئەو ئیشانەی کرد ئەو تاوانبارە بەڵێ کەواتە تۆش ئەو ئیشانە بکەیت تۆ تاوانباری بۆ دنیا ئێستا بڵێ قەزا و قەدەر خوا وای لێ کردم هەروەکو چۆن کاتێک کە کەسێک شتێک دەکا ناڵی قەزا و قەدەرە کاکە تۆ هیچ تاوانبار نیت ئەوەی بەرامبەر منت کرد ناڵێ دەڵێ تۆ تاوانباریت کەواتە تۆش خۆت تاوانباریت نوێژ ناکەیت خۆت دزی دەکەی خۆتیت و قەتل دەکەی خۆتیت تێگەیشتی بۆیە براکانم مەسەلەی قەزا و قەدەر یعنی دائما ئەو سجل لە بێنەوە پێشچاوی خۆت خوای گەورە إن الله كتب مقادير الخلق قبل أن يخلق السماوات والأرض ب50 ألف سنة خوای گەورە مەقادیری هەر هەمووی نووسیوە هەمووی دەزانێت هەمووشی نووسیوە پێش ئەوەی دروستمانکە ئێکە نووسیوێتی و دەیزانێت بڵێ وڵا کاکە کەواتە خەتای خوای گەورەیە دەڵێن وەرە لەسەر خۆت قاعیدەیەک ئینسان دەبێ ئینصافی بێ عەدلی هەبێ نییە چی بۆ خەڵک بۆ خۆت بەڕەوا دەبینی دێ بۆ خەڵکی بەڕەوا بینی هەروەکو چۆن ڕێگا بە کەس نادەی بچووکترین زوڵمت لێ بکە ئەوەش ناکەیتە بەڵگەیەک بەدەستیانەوە بڵێن قەزا و قەدەرە بۆ خۆشت نییە تاوان بکەیت و خراپە بکەی و بڵێ بیانوی منیش قەزا و قەدەرە تەواو کۆتایی پێات کەواتە مرۆڤەکانن بە اختیاری خۆیان فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر ئەمما ئاخر خوان بەڵێ خوا دەزانێت مامۆستایەک بزانێ فلان تەڵە بەڕاستی دەبێ فلان یەکەم دەبێ چۆن خوایەک نەزانێت کە دروستی کردووی والله أعلم وصلى الله وسلم على رسول الله ما وصفر بخوێنەوە وجعل تعالى لعباده من ثمرات النخيل والأعناب منافع للعباد ومصالح من أنواع الرزق الحسن الذي يأكله العباد طريا ونضيجا وحاضرا ومدخرا وطعاما وشرابا يتخذ من عصيرها ونبيذها ومن السكر الذي كان حلالا قبل ذلك ثم إن الله نسخ حل المسكرات
وأعاض عنها بالطيبات من الأنبذة وأنواع الأشربة اللذيذة المباحة. ولهذا قال من قال إن المراد بالسكر هنا الطعام والشراب اللذيذ، وهو أولى من القول الأول. كواتا قسەکەی دووەمە، ینی شیرنەمەنی لێ دروست دەکرێت، ئەو کاتە پێویستت بەوە نابێ بڵێ چییە؟ بڵێ منسوخە، بۆیە ئەوەی تەرجیح کرد. تفاسیرەکان ئەڵێ ئەمە ئیشارەتێکە بۆی سەرەتای ئەو قۆناغانەی کە عارەق حرام کرا، ئیشارەتە بۆی کە بڵێن حرام بکرێت لە مستەقبەلایە. ئەو قسەیش کراوە دەبێت. بەس دایمەن کە خۆی گەورە ئیمتینان دەکات لەسەر عەبدەکانی بە نیعمەتێک، نابێ ئەو نیعمەتە قەتاع بێ، کۆتایی بێ. ینی بۆ چکە مادام منەتی بەسەردا کردووی دەبێ ئەو منەتە باقی بێ. بۆیە تەفسیری دووەم الله ئەعلەم شێخ سەعدی تەرجیحی داوە. بارەک الله فیک.